بۆ یەکەم جار لە سنووری پارێزگای هەڵەبجە لە گوندی بەڵخەی ناوچێ وەرامانەوە هەڵمەتی بەرفراوان بۆ قەلاچۆکردنی کوللا دەستی پێکرد. بەڕێوەبەری کشتوکاڵی هەڵەبجە دەڵێت هەڵمەتەکە بۆ ماوەی 30 ڕۆژ بەردەوام دەبێت و دەیانەوێت زەرەر و زیانەکانی کوللا بۆ سەر ڕەز و باخەکانی ناوچەکە کەم بکەنەوە. ئەم هەڵمەتە ماوەی 30 ڕۆژە خایەنێ 3 تیم بەشداریان لە هەڵمەتەکە کردووە کە ژماریان هەر تیمەی 12 کرێکارە. ئەم هەڵمەتە بۆ قەلاچووکردنی مێرووی کولەیە لە سنووری ئەو گوندانەی کە چەند ساڵێکە کولەی تێدا وڵاوبۆتەوە و زەرروزیانێکی زۆری لە ڕەز و باخی هاوڵاتیان داوە. خاوەن ڕەز و باخەکانیش دەڵێن ساڵانی ڕابردوو کوللا زیانی زۆری لە ڕەز و باخەکانیان داوە، هەرچەندە هەموو ساڵێکیش دەرمان لە باخ و ڕەزەکانیان دەوەشێنن، بەڵام کاریگەری کەمی لەسەر کوللا بووە. دەژڵێن هەڵمەتی قەلاچۆکردنی کوللا کاریگەری لەسەر زیادبوونی بەرووبوومەکانیان دەبێت. ئەروەڵە جاران ئێمە زیانی بەڕاستی ساڵانی پێشوو زەرمان بووە زیاتر کولە دەرەجەی یەک اینجا حەقەت بەرازیشمان بوو، بەڵام ئێستا جەرام تەعزیەتان کێشەوە هاتوون وەڵا زۆر مەمنونتانین، چونکە بەڕاستی کولە ئەوە نییە شتێک بڵێ یانی بێحەدە بەڕاستی تێگەی یعنی ئەرەوەڵا زەرمان بووە ئێنە ساحبی هیچ نەبووین. ئێستا حالی مەسەلەن زیینە بووەتەوە، ئێستا مەسەلەن گەرمەگە ئەم هەر لە ئێسۆتر گەڵای کرد تۆزێ چرۆیەکی پیا بوو دەست پێەکە حتا ئەو بەرسیرەیە دروزە بێ شتێکی باش. ئێستا مەسەلەن قەڵاچۆکردن هەیە بە تەمانتر ئەمساڵ وەرداتێکی بە سەمەرێکی بێ حەقات، بەس جاران ئێمە بە تەما هیچ نەبووین. هەڵمەتی قەلاچۆکردنی کوللا لەلایەن بەڕێوەبەراتی کشتوکاڵی هەڵەبجەوە ئەنجام دەدرێت و سنووری 40 گوند دەگرێتەوە. 100 ملیۆن دیناریش تەرخان کراوە بۆ هەڵمەتەکە و لە ڕێگەی ڕشتنی دەرمانی تایبەت بە قڕکردنی مێرووی کوللا 3 تیمی 12 کەسی پێگەێنراوە ڕۆژانە کار دەکەن بۆ لە ناوبردنی کوللەی ناوچەکە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەورامان.